بەڵە بەرەزانەمەی کە بینیتان ڕێوڕسمی کردنەوەی کەنیسەی نێردراوانی پیرۆز بوو لە هەولێر لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە دەچینەوە لای میوانەکەمان سەبارەت بە سووتانی کە سێ ڕۆژە ئاگەر لە ناوچە سنووریەکانی پێنجوێن کەوتوتەوە بەما چەندین پاوان و پوش و پەلاش و دارستان لەوێ سوتاون قسە لەگەڵ بەڕێززانە ڕەحمان قایمقامی پێنجوێن دەکەین. کاکزانە جارێکی دیکە سڵاو بۆ بۆرە لەبەر هەبوونی ئەم ڕێوڕسمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کەمێک وەستاین تۆمان وەستان ببوورە قسەت دەکرد پرسیاری ئەوەم لێ کردی هۆکاری ئەم ئاگرکەوتنەوانە چین بە تایبەتی دوایین ئاگرکەوتنەوە خۆمان بوورێ دووبارە سڵاو لە ڕاستیە هۆکارەکەی دیار نییە بەڵامەوەی کە دیارە ئاگرێکە پەڕێتەوە لە زنجیرە شاخەکانەوە چونکە ئێمە زنجیرە شاخەکانی پێنجوێن لەگەڵ زنجیرە شاخەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە هەمویان یەک زنجیرە شاخن لە هەر کوێکیانەوە ئاگرکەوێتەوە مەترسی هەیە بۆ سەر ناوچەکەی کە ئەمە هۆکاری ئاگرەکانە کە ئەگوازرێتەوە بەڵام ئەوەی ئەم ئاگرە بۆچی کەوتۆتەوە کێ خسوێتیەوە بەڕاستی ئەوە ئێمە ئیمکانیتمان نییە چاودێریان کەمکو پێشتریش باسم کرد لە خزمەتانە نقطەی چاودێریمان هەیە لەلایەن بەشی پۆلیسی دارستانی پێنجوێنەوە نە کامێری چاودێریمان هەیە کە بەڕاستی ئەکرێ مەسەڵەن لەلایەن وەزارەتی ناوخۆوە ئەو شوێنانەی بە تایبەتی ناوچەی دارستانی چنن لە هەرێمی کوردستانە ئێوە داواتان کردووە کە پێویستمان بە چاودێری چڕتر و زیاتر هەیە چونکەەوە چەندین جارە ئاگر لەوێ دەکەوێتەوە بۆ ئاگایی زیاترتان ئێوە هیچ داوایەکتان کردووە لە وەزارەتی ناوخۆ لە ڕاستیا داواکردنەکە چییە ئێمە کە لە کۆبوونەوەکانە ئەیکەین پەیامی خۆمانەگەێنین وەزارەتی ناوخۆ خەڵکی پسپۆڕی هەیە لەو بوارانە کە ڕاوێژکاری هەیە خەڵکی باشیە ئەبێ ئەمانە پلانی پاراستنی دارستانەکان کە دانرێن لەگەڵ وەزارەتی کوشت و کاڵ و لە شوێنە معنیەکانە ئەبێ ئەمەیان لە بەرچاو بێ مەسا لە ناو پێنجوێنە یەک ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەمان هەیە بە پێنجوێن و گەرمک و ناڵپارێز کە هەزاران کیلۆمەتر مەسەڵەن هەموو پێنجوێن تەنیا یەک ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە بە هەموو پێنجوێن مەسەلەن ئەوەی کە هاتبێ لە پێنجوێنە و لە سێسایق ئەترازەی ئێتر دارستانی چرت ئەسپەیەکە حتا سنووری گەرمێک کە سنوورێکی بەڕاستی فراوانە و منتیقەیەکی قەرەباڵ خێمە نزیکەی دوو ناحیە و نزیکەی 202 گوندمان هەیە ئەمە یەک ئۆتۆمبیل یاگرکوژێنەوەی کۆنمان هەیە گەرمەک هەبێ ئێوە داواتان نەکردووە یعنی ئەمە بەڕاستیویستمەوەت بۆ شەرەحکەم باشە بەڵێ ویسمەوەت بۆ شەرەحکەم ئێمە لە ڕێی بەڕێز پارێزگای سلێمانی و موافقی ئۆتۆمبیلێکی کەمان بۆ کرا لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بەداخەوە تا ئێستا بەدەستمان نەگەیشتوە موافقی شۆفڵمان بۆ کرا بۆ شارەوانی بۆ هاوکاری کردمان بەداخەوە ئەویش بەدەستمان نەگەی پێنجوێنە بێ خصوصیەتی لە بەرچاو کرێ مەسا میگزەمینی سیارێکی بچووکە کە ئەتوانێت 1000-2000 لیتر ئاو هەڵگرێ ئەمە بێ وەزارەتی ناوخۆ بیکڕێ و بینێرێ بۆ ناوچە شاخاویەکان و ئێمە چەند جار بە نووسراوی ڕسمی داوامان کردو بنکەی ئاگرکوژێنەوە لە ناحیەی گەرمک و ناڵپارێزدا بنرێ بەداخەوە بە حکمی ئەوێڵێن قەیرانی دارایە و ناتوانن بیکەنەوە داوامان کردووە کە ئەمە ناکرێ کارمەندمان بۆ زیاد بکەن و لەگەڵ یا ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە ئامێری ئاگرکوژێنەوەمان بۆ زیاکەن بەداخەوە مانیشیان نەکردو کە ئەمە کێشەی گەورەی ئێمەیە بە تایبەتی پێنجوێن بەداخەوە دیتە منتیقەیەکی دوورە دەستە من وایە بینم کە بەرپرسان هەمیشە ئەو شوێنانە ئەبینن کە نزیکە لە خۆیان ئەو شوێنانی کە دوورە دەستە بەڕاستی خانەی فەرامۆشیە مەگەر لە ئیعلاما گویانتەوە بێ کە ئەوە لێرە تۆ قسەیەکە بەڕاستی جێسەر سوورمانە بێگومان ئەم داوای تۆ ئیتر یعنی ئێوە داوا دەکەن یان هەموو پێنجوێن تۆ ئەگەر سیارەیەک تەنیا یەک سیارە هەبێت یەک ئۆتۆمبیل هەبێت ئاگر بکوژێنێتەوە بەڕاستی ئەمە زۆر کەمە تێرای هیچ ناکات ئەمە داوایەکە و لێرە کردوتەوە لە کوردستان 24ەوە دەگات پێم وایە لەبارەی ئەوەی کە ئاگرەکە سێ شەو سێ ڕۆژە ئومێدەکەم ئەمە بگە باشە دەتویست قسەیەک ئومێدەکەم ئەمە بگات چونکە بۆ یاڵم پێنجوێن لە خانەی فەرامۆشیە ئێمە لەسەر بودجەی پترۆدۆلار نەوت
سەرشانی خەڵکەوە لە جادێ قیر لە ناو کۆڵانەکانمان گوندەکانمان ئەمانە پرۆژەن و بە بیانووی ئەوەی کە ئەمە بودجەی نەوتە بۆمان چا ناکەن. بەهەرحاڵ ئومێد دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە دیقەتتر و بەورتر ئاور لە سنووری قەزا دوورە دەستەکان باتەوە، چونکە ئەمە پێنجۆن 3-4 تەختی زەوی بووە و مەنتیقەیەکی جەنگی بووە کە ڕووبەرێکی فراوان ئەکرێ نزیکەی 50 تا 52 ملیۆن مەتر دووجامان هەیە کە لە مینپان نەکراوەتەوە. بودجەیەکی باشی بۆ تەرخان کرێ لە ڕێگەی حکوومەتی عێراقی و لە بودجەی سیادی، چونکە مەنتیقەیەکی جەنگی بووە. هەرچەند بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی دەستگای مینی پارێزگای سلێمانی ئەوە لە توانە و دەسەڵاتی بووە کردوێتی، بەڵام ئێستا ئەمە هەر لەو شوێنەی قایم قامێت کە قساکەم ئەگەر بە پێ 10 دقە کەمتر سەرکەوە من ئەگەمە ناوچەی بە میان ڕێژکراو لە چەند لایەکی پێنجوێنەوە. پشتێنی سەلامەتیمان تا ڕادەیەک لەلایەن دەستگای مینەوە بۆ دروست کراوە، بەڵام ئەکرێ ئاوری جدی لێ بدرێتەوە بۆ ئومێدیەوەی ئێمە زۆر یعنی چەند جار نووسراومان کردووە یاداشمان بەرزەوە کردووە بۆ لایەنە پەیوەندیدارەکان، هیچ جارێک بە کتابێکی بێڕۆح جوابی ئەمادرێتەوە بۆی قەیناری داراییەوە ناکرێ، ئەمە بودجەی بۆ جێبەجێ ناکرێ، ئەمە لیژنەی بۆ دروست کراوە. ومێ دەکەم ئەم جارە دەنگمان بگاتە شوێنی خۆی. زۆر باشە. ئەمەی کە 3 ڕۆژ و 3 شەوە تا ئێستا ئەم ئاگران نەکوژاوەتەوە، هەر وەکارەکە ئەوەیە کە ئۆتۆمبیلی پێویست نییە یاخود چی دیکە هەیە؟ دەگوترێ ئەم ناوچەیە کەمین و ئێمە بەشی پۆلیسی دارستانی پێنجوێنمان باشە، ئێمە بەشی دارستانی پێنجوێنمان بەشی پۆلیس لە 1 مانگە 6 لیتر بنزینێنێ، 1 مانگ 6 لیتر بنزین. ئەو مەفرەزەی پۆلیسی دارستان کاچێ بۆ ئاگرکوژانەوە دوانیان نەتوان بچنە ناو ئاگرەکە، دانەیەکیان شۆفێرە دانەیەکیانەوێت چاودێری برادەرەکانی کە مثلەن تیمی ئاگرکوژێنەوەمان بەرگری شارستانی دوانیان نەتوانێت بچێتە ئاگرەکە، دانەیەکیان شۆفێرە دانەیەکیان چاودێریەکە، چونکە ئەگەرم دوو کەسە خوانە خواستە شتێک ڕووبا خۆ کەسێکە بێ ڕزگاریان کە. ئەمە یەک کارمەندمان زۆر کەمە، دووەم ئیمکانیەتە مادیەکە زۆر کەمە لە بەردەستیانە و باوەڕم پێکە لەسەر گیرفانی خێرخواز یام جارجارێک کرد بودجەی تەواوی لەلایەن مەسەن پارێزگاوکەیەتە بەردەستمان لەوە مەسەن شتیان بۆ بکڕین، ئیمکانیەتەکانی بەردەستی ئێمە زۆر مەحدودە. هەرچەند بە سوپاس ئێمە ڕێکخراویم لەکەوت بۆ پاراستنی ژینگە گوندنشینەکان مەردانە هەمووی مەسەن باخەوانەکان خەڵکە خۆبەخشەکانی سنووری قەزای پێنجوێن مەردانە لەگەڵمانان، بەڵام واجبی ئێمە وەکو حکوومەتی هەرێم کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان مەسەلەن چاودێ ئێمە شاخیکانیشەوە قەت هەر ساڵێ بسووتێ بە تەواوەتیە سووتێ بەهۆی مینەوە. دەیەگەر مەسەن حکوومەتی هەرێم پلانێکی بێت، چونکە ئەم دارستان تەنها هی پێنجوێن نییە، سەرەتێکی نیشتیمانی گەورەیە کە لە ڕووی سیستەمی ژینگەیەوە تەوازن ڕاگرێت. لەبەرەوە پێویستە بە تایبەتی خودی وەزارەتی ناوخۆن و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەو بەرنامانەی دایانێن بەرنامەی ناوچەیەکی شاخاوی لەگەڵ ناوچەیەکی پێدەشتا جیاواز بێت، ئەمەش بەڕاستی ناکرێت لە ژوورەوە بڕیاری لەسەر بدرێت. ئەبە لیژنەی مختص سەردانی ناوچەکان کا بە چای خۆی بیبینێ بزانێت کەم کورتی ئەو شوێنانە چییە. کاکزانە ئێستا ئەمە 3 شەو و 3 ڕۆژە ئاگرەکە بەردەوامە، تا ئێستاش هەر بەردەوامە، ینی دوایین هەوڵ چییە بۆی ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت؟ ئەمە کێشەی دارستان کاگرەکەوێتەوە چییە؟ ئەو دارانە ئەسووتێت هەمووی وردە مەسەن تووشی شکانەوە و تلێربوونەوە بێ لە شاخەکە. ئێمە تا نزیکەی 12 بۆ یەک چاودێریمان کردووە کرێم بڵێم لە ساڵەوە 5 ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە، بەڵام دیسان لە هەندێک شوێن سەر هەڵایەتەوە، چونکە ئەم دارانەکە ئەبن بە سکڵ و خلێرە بنەوە لە شاخەکەیان یەنەوە خوارەوە دیسان ئاگرێکی کا ئەکەنەوە. ئەوە کێشەی سەرەکیشەوەی بەڕاستی ئەمە دیتە مەنتیقەیەکی زۆر مینی چڕیتایە، ئێمە ناتوانین بە باشی بچین کۆنتڕۆڵیکەین، بەڵام ئەلحەمدولیلا ئەکرێ بڵێم بەشێکی باشی کۆنتڕۆڵ کراوە، بە تایبەتی لە ڕووی گوندی کەژانەوە حتا ئاگاتەوە چەمی وشیاری و دێڕەشان کەمە گوندنشینانی بەڕێز زۆر هاوکار بوون و تەنانەت یعنی شەو ڕۆژ یەشتیان گرتووە بۆی ئاگرەکە نەپەڕێتەوە. دیوی پێنجوێنێش زۆرینەی باخەکان لە خەم ڕەخسیون و ناو شارەکەی لە خەم ڕەخسیوە، بەڵام بەداخۆ ماوەی 3 ڕۆژە دووکەڵێکی زۆر ناو پێنجوێنی گرتووە کە کێشەی تەندروستی بۆ هەندێک کەس دروست کردووە و ئینسان بە ئیسراحەت هەناسەیەکی پاک هەڵنامژێ. باشە ئەم هەر لە ماوەی ئەم ساڵدا یعنی ئەمە چەندەمین جارە 16مین جارە ئاگر کەوتۆتەوە و ئەوەی کە هەیە ئەم قەبارەی ئەم زەرر و زیانانەی کە بەهۆی ئەم سوتانەوە بەر ئەو ناوچەیە کەوتووە چەندە؟
ڕاستە قەبارەی زیانەکان زۆر گەورن، یعنی ئینسان تا لە نزیکۆ خۆی نەچێنەی بینێ نازانێ چکارە ساتێکی ژینگەیە، هەر لە سووتانی مارومێریوەکەوە حتا تەیرێک لە باڵندەیەکی کێوی هەتا مەسەلەن ئەوانەی گیانەوەرە خشۆکەکان بەداخەوەمانە زۆربەی هێلانەکانیان و خۆیانە سووتێن بەدەر لەوە ئەم دارستانانە هەمووی کە ئەسووتێن داری سەدان ساڵی تایە کە ئەسووتێ ئەبێ بە سووتوو ئەم دارە چەند ساڵێوێت تا هەڵەیاتەوە، یعنی کارە ساتەکە ئەوە نیە تۆ بڵێ بە ژمارە چەند دارم سوتاوە. ئێمە تەسەور کە نزیکەی 10 کیلۆمەتر ئاگرمان هەبووە، ئەمەش یەکەم ئاگرمان نییە، ئێمە ئاگرەکانی کرد لە سنوورەکانە لە ناحی ناوپارێز و گەرمک و سنووری قەزای پێنجوێن ئاگرمان زۆرە ساڵانە بە حکومی و ناوچەیەکی شاخاوی دارستانێکی چڕە و پوشوپاوانێکی زۆری هەیە، بەڵام ئەو ئاگرانەی کە ئەلحەمدولیلا ئەکرێ بڵێن لە شەو ڕۆژێکە بەلانی کەمەوە کۆنتترۆڵەکرێت چونکە ترسی مینی نییە و بە دڵنیایی و تیمەکان ئەچن بۆ کارکردن. بەڵام من ئەم شەو بۆ خۆم حتا درەنگانێ لەگەڵ تیمەکان بووم، بەڕاستی خۆم ڕێگریم لێکردن بۆی نەچناگرەکە کوژێنەوە، چونکە گیانی کارمەندەکان پاراستنیان ئەرکی هەمومانە و گیانی ئەوان لە پێشترە بۆی بیپارێزین، بەڵام بینی ئەوەی دارستانەکانە سووتی و گیانی کارمەندەکەی گیانی کە هەرمەندەکانمان هەڵەبژار کە بیپارێزی. بەڵێ کاکزانە وڵی تا ئێستا لە زەهن و لە زەهنم ماوەتەوە شۆک بووم کە دەڵی تەنیا یەک ئۆتۆمبیل هەیە بۆ هەموو پێجوێن کە ئاگەر بکوژێنێتەوە 6 لتریش بۆ ئۆتۆمبیلی ینی پۆلیسی سنوور مانگانە 6 لتر. بەڕاستی ئەمە نەک هەر کەماری هیچ نییە. والحاصل زۆر سپاس بەڕێز زانا ڕەحمان قایم قامی پێنجوێن ماندوومان کردیت.